مستەفا تەها یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنەری پەڕەشوتە یاخود پەڕەشوتەوانە لە ڕێگەی چەندین باڵۆن و پەڕەشوتەوە هەفتانە بگرە ڕۆژانە ڕاهێنانەکانی خۆیان دەکەن. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ڕویان کردووەتە خورماڵ لەوێ لەسەر چیاکانی خورماڵە و دووروبەرە گەشتێکیان ئەنجام داوە. بچووکترین منداڵ کە پێشووتر دایک و باوکی پەڕەشوتەکانیان تاقی کردوەوە. ئەم منداڵە حەزی کردووە ئارەزووی لەوە بووە کە ئەمیش گەشتێکی ئاسمان بە پەڕەشوت تاقی بکاتەوە، لەبەرەوە دەبێتە بچووکترین منداڵی کوردستان کە گەشتی بە پەڕەشوت ئەنجام دابێت و بە شێوازێکی زۆر ئازایانە گەشتەکەی لەگەڵ مستەفا تەها ئەنجامدا و مستەفا تەهاش لە فەیسبووکی خۆی ئەم دیمەنەیان بڵاو کردووە کە ئێستا ئێوە لەسەر شاشەکە دەیبینن کە ڕاهێنەرە و یاریزانی یانی فڕۆکەوانی گۆیژەی سلێمانیە لە ئاکاونتی تایبەتی خۆی لە فەیسبوک ئەم گرتەی بڵاو کردووە کە تیایدا لەگەڵ خۆی خەونی منداڵێکی تەمەەن 7 ساڵەی هێناوەتە دی کارەزی ئەوەی کردووە لە گەشتێکی پەڕەشوتدا بەشدار بێت. لە گرتەکەدا دەرەکەوێت ئارۆسی تەمەەن 7 ساڵان زۆر ئازایانە بەشداری دەکات و مستەفا تەهای ڕاهێنەریش لە فەیسبوکی خۆیەوە نووسویەتی ئەمڕۆ خۆشترین فرینمان لەگەڵ ئارۆست لە شاری چیای خورماڵ ئەنجامدا کە بچووکترین کەسە کە لەگەڵم فڕی بێت و لە کوردستانیش خۆشترین گەشتمان کرد. هەروەها لە بەشێکی دری پۆستەکەی نووسیوەتی بەڕاستی کاکە ئیرۆس زۆر ئازایە و هەزار ماشەڵای لێبێت، دڵنیام لە داهاتوودا دەتوانێت وەرزشکارێکی باشی لێ دەربچێت.